قۆناغی یەکەمی ئینتەرنێتی نیشتیمانی لە کەرکووک کارا دەکرێت و قۆناغی یەکەمیشی کۆتایی پێهات و لە ئێستادا دوو گەڕەکی شارەکە سوودمەندن لێ. پرۆژە ئینتەرنێتی نیشتیمانی لە کەرکووک کە لە 3 قۆناغ پێکاتوە، قۆناغی یەکەمی تەواو بووە کە وەکو تێز دراوە بە هەردوو گەڕەکی غەرناتە و ڕووناکی شاری کەرکووک. تێچووی ئینتەرنێتی نیشتیمانی کەمترە و لەلایەن وەزارەتی پەیوەندیەکانی حکوومەتی عێراقەوە سەرپەرشتی دەکرێت. لە ئەگەری تەوابوونی هەر سێ قۆناغەکەش هەموو ماڵێک مافی باشداریکردنی لەو هێڵە دەبێت. پرۆژەیە کە ئێمە ئیشیمان لەگەلی کرد بە کۆپەرێشن لەگەل شەریکی جەماعەتی مەشروع وەتەنی، سپیدەکانی زۆر جیاوازە لە سپیدی وایرلس، یعنی کەمترین پاکە جەگاتە 75 مێگابت پێر سەکند بە نرخێکی زۆر گونجاوش، یعنی لەو بڕوایم 45-50 هزار دینار بێ. ئەگەر بی مقارنەیەکی لەگەل پێشوو فەرقەکەی زۆر جیاوازە. پێشوو 5 مێگابتیان ئەدا بە خەڵک بۆ وایرلسیان 6 مێگابت بە 35 هزار. ئەیسە تقریبا 75 مێگا ئەدەم بە خەڵک بە 45 هزار، کەواتە فەرقەکەی زۆر زۆر. بەردەوامین حاڵی حاضر لەگەل مەشروع وەتەنی و لەگەل شەبەکە وەتەنیە کە دوو شەریکەی منافسن، شەریکەیەکی کەش لە ناو شاری کەرکووک بەڵێ حی عەسکەری و قادسیە ئیشەکە تقریبا مانگونی وێ 2 مانگە. ئەمڕۆ ئێرە غڕناتەمان ئیش پێکرد، یعنی مەشروعەکە بەردەوامە. ناتوانم تایملاینێکت بدەمێ ئیگزاکتی، یعنی زۆر بە دەقیقی، بەس ماوەی 2-3 ساڵ لەو بڕوایم لە 65 بۆ هەفتای کەرکووک کە ڤڕچکە. اشتراکی مانگانەش یعنی لەسەر ساحب ماڵ ئەمێنێ بە کەیف خۆیەتی، یعنی اشتراکەیە 75 هزارە مانگانە، اشتراکەیە 45، بەس خدمەکەی زۆر باشە. چکە جاران خۆتان نەزانن ئەبرا جاران و خەت جاران زۆر زەعیف بوو، مەشاکلی زۆر تیا بوو، بەس ئێستاکە خەتەکە زۆر بەقووەتە و زۆر خەتیە باشەوەمانە.